ئەی ئەوەی کە چەند ساڵە نوێژەکانی فکانوە تا ئیستا پێی قەڵەو بوویت ئیسفادە و کرد چەند پارە پێ کرد بە نوێژ نەکردنەکە و چی و بەدەستێنا عادی پێم بڵێ ئەم ماوەیەش کە نوێژە کردووە وەرە وعدیشم بەرێ تا ساڵێکی کە نوێژەکانم مەفەوتێنە چی زەرەرە کرد وعدێ من بۆ پشتبێرم ئاخرزانم چ زەرەرێکی لە نوێژ جارێ وازەوە بێنە هەر پێش نوێژەکە تۆ دەست نوێژێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەفەرمێ وەڵڵای کە ئەو شڵپاوایی بە دەم و چاوتە لەگەڵ ئاخر قەترەی ئەو ئاوە کە لە دەم و چاو دەتکێ هەرچی حرامی چاوت هەیە لەگەڵی پاگە بێ دەکەوێتە خوارەوە ئەو ئاوە کە لە دەمی ڕایە هەرچی حرامێ بەو دەم و زمانە کردوتە لەگەڵی ئەتکێ و لەگەڵ ئاخر قەترێتە خوارەوە کە ئەیکەی بەدەست و بە قۆڵتە هەرچی حرامێ بەدەست و قۆڵتەوە لەگەڵ ئاخر تکایە دێتە خوارەوە کاتێک کە وتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله دەست نوێژەکە و کۆتایی پێهێنا هەرچی گوناحی پێشتر هێڵێ پاکێکاتەوە بەس بە دەست نوێژەکە ئەڵێ ئەگەر بە دوای ئەوشا دوور کە نوێژە کرد ئاگاو لە نوێژەکە بوو هەر هەش دەرگاکەی بە هەشتی بۆ کرێتەوە هەر هەش دەرگاکە ئەماگەر دوور کە سونەتی پێکرد گوڵە جوانەکانم پێغەمبەری نازا ساسەرە فەرمێ بەس دوور کە ئەتەکەی فەجری سونەتەکەی بەیانی خير من الدنيا وما فيها لم دنيا وهرچێکی تایە بۆ تۆ خێرترە بەس دوور کە عەتە سونەتەکە لە دنیا و هەرچێکی تایە خۆ ئێمە هەمومان ئەم شەڕین کە لەم دنیاە کرێ بۆ پاتاڵێکی دنیاە یەکی ئەمەنگەمان پێ بڕێ لە دنیاە ئەمڕۆدا لە ماڵۆ چەنە هەیە سەفتەیەکە دوو سەفتەی چوار سەفتەی خانوویەکە ئەرزێکە چیە هەر ئەوە پێ بڕاوە لەم دنیاە دەی هەموو دنیا و هەرچێکی تایە هێندەی باڵەمێشە لای خۆی گەورە قیمەتی نییە پیغمبر صلی الله علیه و فرمود لو كانت الدنيا ما فيها تعدل جناح بعوضة عند الله ما سقى منها للكافر شربتها على السلام بويجاني محمد بدثا ام دنيا وهرچی تیایا هندی یک باڵی مێژلای خوا قیمەتی بووە جامی ئاوی لێ نایە بە کافرێ بەس ئەمەگە لای خوا بێ قیمەتە ئەو بۆ ئێمە بەڕەڵا کردوڵە چی تیاکەن بیکەن تا ئێنۆ حسابەکەتان لەگەڵاکەم